وەک ئیدارەستان بەخۆی سۆران دیسان شانازی بۆ مێژوە پڕژنگداری ئەو شارە دەکەین و مێژووی دەوڵەمەندی شاری ڕواندز هەم لە حکومڕانتی سەردەمی پاشای گەورە و ئەو پێشکەوتنەی ئەوسا بەجێهێشتنی پاشماوەکانی لە شوێنەوار و بیناسازی و لە هەمان کاتدا پێشکەوتنی هونەر و ڕۆشنبیری لە شاری ڕواندز لە تیپی مۆسیقای پاشای گەورە لە هەفتاکان و کۆمەڵی هونەر و وێژەی کوردی هاتنی حوسێن حوزنی موکریانی و چاپکردنی ڕۆژنامەی زاری کرمانجی و ڕاپەڕینەکانی ساڵەکانی هەشتاکان هەموو کۆی ئەو مێژوە دەوڵەمەندە وای کردێ کە ئێمە بتوانین لە ڕۆژێک بە شێوەی فیستیڤال ئەو مێژوە بۆ نەوەکانی داهاتوو دەربخەین. ئەمڕۆوەکو کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە قێڕواندز تیپی مۆسیقای پاشای گەورە بە چەند کارێکی هونەری بەشداریمان لە سێزدەمین فیستیڤالی ڕۆژی ڕواندز کردووە. دیارە فیستیڤالی ڕۆژی ڕواندز فیستیڤالێکی فراوانە ساڵانە لە شای ڕواندز ئەنجامەدرێ، تیایدا کەلوپور و فۆلکلۆر و هونەر و مێژووی ئەو ناوچەیە بە بینەرانمان ڕادەگەینین یان لەو فیستیڤالە دەیخێنە ڕوو. ئەم ساڵیش بە چەند کارێکی هونەری بەشدارمان کردووە، چەند هونەرمەندێکی گۆرانی بێژی ناوچەکەمان وەکو ناوچەی سۆران، ناوچەی باڵەکایەتی، ناوچەی ڕواندز بەشدارن لەگەڵ تیپەکەمان. هەروەها جگە لە تیپەکەمان پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز ئەوانیش بە چەند کارێکی هونەری موزیکی بەشداریان لەو فیستیڤالە کردووە. بۆ هیوایەن لەو فیستیڤالە توانیمان هەندێ فۆلکلۆر و هەندێ هونەری ناوچەی خۆمان نیشانی خەڵکی کوردستان دابێت.